میوانە بەڕێزەکان بەخێر بێن، خۆشحاڵتان کردینە بڕۆ. سەرەتا و بەر لە دەستپێک پێم خۆشە چەند ساتێک بۆ گیانی پاچی ئەو کەسانە بۆستین کە بۆ سربەخۆیی نیشتیمان و کوردستان و وڵات هەوڵیان داوە بۆ شەهیدانی کورد و کوردستان. سپاسان دەکەم. سپاس بۆ ئێوەی خۆشەویست، سپاس بۆ ئامادەبوونتان. برادران ئەگەرچی وەجبەیەکی هەرنامە بۆ نێرنەوەن دەست پێمەکە، بەڵام من دەست پێ یەکەم وردە وردە برادران کۆ بنەوە. پێمان خۆش بوو ئیمڕۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ناوەندی بیر و هۆشیاری ماڵی کوردانی بەریتانیا کۆڕێک لەسەر ئەم پرسە زۆر گرنگە بەڕاستی، و ئەم پرسەیەکە لەو پرسانەی کە بەیەک ڕۆژ و دوو ڕۆژ و چەند سەعات کۆتایی نایە، بەڵام ئێمە بە خۆشحاڵی و سپاسی بەڕێز سەرۆکی یەکێ لە پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتەکەین کە ئەمڕۆ ئامادەیی هەیە لێرە، بەڕێز ئاشتیاکۆ پورکەریم، سەرۆکی بزوتنەوەی سربەخۆیی خوازانی کوردستان، کە بەڕاستی ئەم پرسە پرسێکە کە دەتوانم بڵێم دەبێ بەردەوام قسەی لەسەرکەین، دەبێت بەردەوام ئیشی لەسەرکەین. وەگەمی شەوتمە چ مەعقولە ئێمە سەر و 7 ملیۆن کوردین تا ئێستا دەوڵەتێکمان نییە. بەداخەوە لەوانەیە ئەو چیانە ئەوە بوو بێ کە هەمیشە ئێمە پشتمان لە یەک کردووە، یەک نەبووین. و پێم خۆشە بچینە لای بەڕێز کاک ئاشتیاکۆ پورکەریم بۆ تەواوکردنی بابەتەکە و بۆ گفتوگۆیەکی پڕچێش ئەمڕۆ سەبارەت بە سەربەخۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر سپاس ئەو کاتە و باش و هەموو لایەکتان بەخێرێن، و زۆر سپاسیش بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد کە بەڕاستی جێپەنجەیان دیارە لە پرس و بابەتەکانی پەیوەندیدار بە کورد و کوردستانەوە. دەستخۆشیان لێ دەکەم و بە تایبەتی دەستخۆشی لە کاگۆڤە دەکەم بۆ ئەرکەی کە کێشای زۆر سپاس، و ئێوە شەموتان زۆر بەخێر بێن. دیارە بابەتێک کە ئەمڕۆ بڕیارە قسەی لەسەر بکەین پرسی سربەخۆییە، پرسی بەدەستەوەگرتنی حاکمیەتی سیاسیە لەلایەن نەتەوەی کوردەوە. ئەوەی کە بۆ تا ئێستا لە ماوەی ئەو 100 ساڵی ڕابردوودا کورد نەیتوانیوە ببێتە خاوەن کیانی سربەخۆی خۆی، دیارە ڕەنگە وەڵامەکەی لە لای بەشێکی زۆری ئێمە هەبێ، ئەویش پرسی ناوچەی وڵاتانی زلهێز و بەشێک لە خۆمان وەک خەتاباری سەرەکی ئەو پرسە. کاتێک لە شەڕی یەکەم و دووهەمی جیهانیدا هەندێک نەتەوە کە خاوەن دەوڵەت و کیانی خۆیان نەبوون بوون بە خاوەن دەوڵەت و کیانی خۆیان، شەڕی یەکەم و دووهەمی جیهانی وێستا. بەڵام لەو نێوەدا کورد نەبوو بە خاوەن دەوڵەت و کیانی خۆی. لە سایکس-پیکۆ کە کورد دابەشکرا، دواتر لانی کەم لە سیڤەر ویستیان کیانێک بۆ کورد دروستکەن، بۆ کورد و ئەرمەنیەکان. ئەرمەنیەکان توانیان ببنە خاوەن کیانی خۆیان، بەڵام بەداخەوە کورد لەو سەردەمیشدا بەهۆی نایەکگرتوویی و نایەکڕیزی ناوماڵی خۆی نەیتوانی ببێتە خاوەن دەوڵەتی سربەخۆ. خەتێکی نەتەوەیی ئەو کات هەبوو کە بەداخەوە لاواز بوو، و دوو خەتی دیکەش هەبوون. خەتێک کە پێی وابوو کورد دەبێ هەر لەگەڵ عوسمانی بمێنێتەوە، کورد موسڵمانە سونیە دەبێ لەگەڵ عوسمانی بمێنێتەوە، و خەتێکیش پێی وابوو نەخێر دەبێت لەگەڵ سەفەوی و لەگەڵ شیعە بمێنێتەوە. و زۆر جار هەندێک کەسی ئاینی باسییان لەوە دەکرد کە باشە چۆن کوردستان ببێ بە دەوڵەت و ببێتە دراوسێی وڵاتێکی وەک ئەرمەنستانی کافر. و ئەو هەڵە بیرکردنەوەیە تا ئەو ڕۆژ ئێمە خەریکین تاوانەکەی دەدەینەوە.
هەزینەی بۆ دەدەین. سیڤەر سەر نەکەوت و تورکیا لۆزانی دروست کرد. دیسانەکانێ دابەشبوون و پارچەکردنی کوردستان. لە لۆزانیشدا کورد نەیتوانی ئامادەی هەبێ تاکو پێش بە ئەو پەیمان نامەیە بگیردرێ کە لە ڕاستیدا دژ بە کورد بوو و دیسانیش هەمان دەوڵەتی تورکیا هات بە ناوی ئەوەی کە کورد و تورک بران کەسێکی وەک حەسەن خەیری و کەسانی لەو بابەتەیان گەورە کردەوە هێنایان کە بەڵێ ئێمە لەگەڵ نامانەوێت لە تورکەکان جیابینەوە و لەگەڵ تورکەکان دەژین و کۆمەلگای نێودەوڵەتیش لە لۆزان و لە سوئیس گوێی لەوە بوو کە بەڵێ کورد و تورک بران دەتوانن بە یەکەوە بژین. هەمان گفتمان هەمان وێژمان بەداخەوە ئەو ڕۆژ ئێمە لە باکووری کوردستان دەیبینین برایەتی کورد و تورک. باشە ئایا لە هەر کوردێکی خاوەن ویژدان نەتەوەیی و نیشتمانی بپرسی ڕاستی کورد و تورک و عەرەب و فارس دەبنە برا؟ ئەوان دەبنە برای ئێمە؟ بێگومان دەبینین لە هەموو مێژووی 100 ساڵی ڕابردوودا خۆ ئەوان دەستیان لە هیچ شتێک نەپاراستووە بۆ ئاسیمیلەکردنی ئێمە، بۆ ژینۆساید و پاکتاوی نەژادی ئێمە. هەرچی لە دەستیان هاتووە بۆ لە ناوبردنی زمانەکەمان، بۆ لە ناوبردنی فیزیکیمان کۆتاییان نەکردووە. کەواتە چۆن ئەوە دەتوانێت ببێتە براو تۆ لەگەڵی بژی؟ کەواتە کارە ساتە تۆ وەک کوردێک باس لە برایەتی گەلان وەک تورک و عەرەب و فارس بکەی. تۆ کاتێک دەتوانی لەگەڵ ئەواندا بژی کە لە ڕیزێکی هاوبەش دابی، نەک ئەو خۆی لە تۆ بەسەرتر بزانێ و تۆش وەک کەسێکی بچووکتر ببینێ. بەڵام ئەگەر زۆر لەسەر مێژوو نەڕۆین، چونکە ئەوەی باسم کرد وە مێژوویە کەمتر کوردێک هەیە لێی ئاگادار نەبێ و نەیزانێ. بۆیە مێژوو ئەوەی ڕۆی دەبێ بیکەینە وانە، دەبێ دەرسی لێ وەربگرین. خۆ ناکرێ هەتایە هەر دووبارەی کەینەوە و دوو پاتێکینەوە. دیارە ئەگەر نەیزانین، ئەگەر لێی ئاگادار نەبین لەو مێژۆ، بۆی هەیە دیسان دووبارەی کەینەوە. بەڵام بەگشتی لە ئێستادا کۆمەلگای نێودەوڵەتی بەپێی ئەو دانیشتانەی کە ئێمە هەمانە لەگەڵیان، چ لەگەڵ پارلەمانی وڵاتان، چ لەگەڵ دیپلۆمات و کاربەدەستانی وڵاتانی زلهێزی جیهانی، کەوتوونەتە ئەو باوەڕەی کە کورد دەتوانێت خۆی بەڕێوە بەرێ، دەتوانێت ببێتە خاوەن کیانی خۆی و دەتوانێت باشترین دۆست و هاوپەیمانی ئەوان بێ لە ناوچەکەدا. من دیسان دەچمەوە نێو مێژوو، بەڵام نەک مێژوویەکی زۆر دوور، کە مێژوویەک باز دەکەم کە لانی کەم ئەوانەی کە لێرە دانیشتون هەمووتان ئەو مێژۆتان لە بیرە، بۆەوەی کە پانۆرامایەک بدەم لەوەی کە کورد بەرەو چۆ دەچێ و چۆن بە سەربەخۆیی دەگا. لە ساڵی 1990 بەملاوە، واتە لە نەوەدەکان بەملاوە، هەمووتان ئاگادارن کە کاتێک ڕژیمی سەددام هێرشی کردە سەر کوێیت، لە 90 ناچاریان کرد لە حاڵێکدا چراسەوزی خۆیان بوو کە هێرش بکاتە سەر کوێیت کێشەی نییە و بیکاتە بەشێک لە خاکی عێراق. بەڵام 1990 پێیان کورد واز بێنە لە خاکی کوێیت بکشێەوە پاشە کشە بکە، و ئەوەی یەکەم چەخماخەی گۆڕانکاری لە نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو.
هاوکات لە 91 ناوچەی دژە فڕین دروستکرا لەسەر ئاسمانی باشووری کوردستان و دیتمان کە ڕاپەڕینی 1991 لێکەوتەوە و کورد توانی بە ئازادی بێتە ناو شارەکان، پێشمەرگە گەڕانەوە نێو شارەکان و ڕاپەڕینێک کرا بە هیممەتی خەڵکی کوردستان لە دەواازەی ڕاپەڕینەوە لە شاری ڕانیەوە و ئەم بەرهەمەی ئەوڕۆی لێکەوتۆتەوە کە دیارە سەپاندنی ئەو ناوچەی دژە فڕینە لەلایەن بریتانیا و فەڕەنسا و ئەمریکاوە بوو کە ئەوڕۆ هەر ئەوان خەریکن ڕۆڵی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەجێڕن. هەنگاونانی ئەو وڵاتانە بۆ ئەوەی کە نەتەوەی کورد لە ژێردەستەیی ڕژیمی بەعس ڕزگاری بێ و شێوەیەکی خۆبەڕێوەبەری هەبێ لە ڕاستیدا دروستکردنی هاوپەیمانێکی استراتیژیک بوو لە ناوچەکەدا کە بتوانێ قازانج و بەرژەوەندەکانی ئەوان لە ناوچەکەدا بپارێزێ. گومانتان لەوەدا نەبێت لە سیاسەتدا ئەوە نییە کە ئێمە بڵین ئەوان ئاشقی چاوی جوانی کوردن بۆیە بە خاتری ئێمەی کورد کارێک دەکەن. قازانج و بەرژەوەندی و منفعەتی ئەوان وا دەخوازێکە بێن هاوکاری کورد بکەن چکە دەزانن دەتوانێت باشترین دۆست و هاوپەیمانی ئەوان بێ لە ناوچەکەدا. هەروەکی کوتم باشووری کوردستان لە 91 ئازاد بوو. لە 2001 دوای هێرشی 11 سپتامبر ئەمریکا بۆ ئەوەی کە زیاتر پەلباوێتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای 11 سپتامبرەوە هێرشی کردە سەر ئەفغانستان و کۆمەڵێک پێگە و پایگای نیزامی لە ئەفغانستان کردەوە بۆ ئەوەی کە جێگەی خۆی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پتەوتر و قایمتر بکە. و هەر لەو ڕێگەیەشەوە 2003 کۆتایی بە ڕژیمی سەدام حوسێن. خۆ عەرەب قازانجی نەکرد لە ڕوخانی سەدام حوسێن، بەڵام ئەوەی کە قازانجی سەرەکی کرد کورد بوو. بە واقعیەت شتەکان ببینین. کارم بە کۆمەڵێک ڕەخنە و کەم و کوڕی و ئەوەی پێی دەڵێن گەندەڵی و نازانم ئەوە نییە بەڕاستی، بەڵام کورد لە دۆخێکی داگیرکراودا توانی ببێتە خاوەن قەوارە و کیانێکی سیاسی کە بەشێک لە وڵاتان تەنانەت وەک هەرێمێکی ئازاد دانی پێدادنێن، حسابی لەسەر دەکەن. دوای 2003 جا ئەگەر چاوێک لەو مێژۆکەن لە 91 کورد ڕاپەڕینی کرد و بوو بە خاوەن ئەو قەوارە سیاسی. لە 2003 کۆتاییان بە سەدام هێنا 12 ساڵ دواتر. جا دواتر دیێمە سەر باسی ئەوەی کە ڕێک لە ڕۆژاوای کوردستانیش کاتێک کە قەوارەی سیاسی بۆ ڕۆژاوای کوردستان دروست بوو ڕێک 12 ساڵ دواتر بە شارەسەریان ڕووخاند و لەوێشدا دیسان عەرەب نەبوو قازانج بکە. بەهاری عەرەبی ئەوەی کە ناوی لێ دەنێن بەهاری عەرەبی لە 2010 دروست بوو و بۆ عەرەب بەهار نەبوو، خەزان بوو، زستان بوو. لە تونس، لە لیبی، لە میسر و لە سووریا. دیسانیش عەرەب لە سەردەمی قەزافیدا وەزعی زۆر باشتر بوو تاوەی کە لەو ڕۆدایە. بەس ڕاپەڕینەکە بۆ ئەوان ڕاپەڕینێکی ئەرێنی نەبوو، بەڵام لەو نێوەدا دیسان چێ قازانجی کرد، لە قازانج و بەرژەوەندی چێدا بوو، توانرا کیانێک قەوارەیەکی سیاسی دیسان ئەوجار لە پارچەیەکی دیکەی کوردستان کە تەنانەت ئیعتراف بەبوونی کورد نەدەکرا، خاوەنی شناس و ناسنامەی خۆیان نەبوون، بەڵام قەوارەیەکی سیاسی لەوێش بۆ کورد دروست بوو. بۆیە ئەو معادلاتانە ئەو پرسانە ئەگەر لە تەنیش یەک دادنەی
پازڵێک دروست دەبێ. داعش سەری هەڵدا لە 2003. داعش کێشە بوو بۆ ناوچەکە، بۆ کورد هەڕەشە بوو، بەڵام هەڕەشەیەک بوو کە دەکرا بکرێ بە دەرفەت. ینی تاکی سیاسی کورد دەبێ هەڕەشەکان مەترسیەکان بقۆزێتەوە بیان کاتە دەرفەت. داعش سەری هەڵدا 2003 سەری هەڵدا و سێ سەری هەڵدا، سێ داعش دروست بوو، بەڵام 13-12 ڕووی لەوە کرد. بەڵام 2003 داعش دروست ببوو. لە 2012 بەولاوە کورد بە تایبەتی 13 و سەرەتاکانی 13 کورد توانی ببێتە ئەکتەرێکی سیاسی لە ناوچەکەدا بە هاوپەیمانێتی دژ بە ترۆریزم لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئوروپایی. و ئەوە جێگە و پێگەیەکی تایبەتی تری بۆ کورد دیاری کرد، چ لە ڕۆژاوای کوردستان و چ لە باشووری کوردستان. کورد لە ئاستی جیهانیدا بوو بە ترێند. ئەنی تۆ کابرای ئوروپایی خوێندەوارت دەدی دەیکوت ئەگەر کوردەکان لە کوردستان بە دژی ترۆریزم شەڕ نەکەن، داعش لێرە ئێمە لە ناو دەبا. کەواتە کورد کەوتە سەر زمانی کۆمەلگای نێودەوڵەتی. ئەرێ باشە نەتەوەیەکی 7 ملیۆنی بەو هەموو قارەمانەتیە، بەو هەموو ئازایەتیە، بەو هەموو باوەڕمەندیە بە سێکۆلاریزم و بە دموکراسیەت بۆ نەبووە بە خاوەن دەوڵەت و کیانی خۆی. و ئەوە بوو کە تەنانەت خەڵکی تێگەیشتوو و ناگبیری ئەو کۆمەلگایانە ڕووی ڕەخنەکانیان کردەوە باب و باپیرانیان لە بریتانیا و فەڕەنسا و ئەوە کە بەڵێ ئێوە کاتی خۆی ئەوانەتان دابەش کردو و ئێستا دەبێ قەرەبوویان کەنەوە. ئەوە بیر و بۆچوونی بەشێک لە کۆمەلگای تێگەیشتووی ئوروپا و ئەو وڵاتانە بوو لە پەیوەندی بە پرسی کورد دوای سەرکەوتنی کورد بەسەر داعشدا. کورد بەگشتی توانی داعش تێک بشکێنێ و ئەو هەیمەنە و ترسەی کە داعش دروستی کرده بوو توانی تێکی بڕمێنێ و دنیاش ئەوەی دی. کورد لە 2017دا کەوتە ئەو باوەڕەی کە پێویستە بۆ سەربەخۆیی ڕێفراندۆمێک بەڕێوە بەرێ. باشە سەرەڕای ئەوەی کە جیهان لە شەڕی کورد دژ بە داعش هاوڕا بوو لەگەڵ کورد، بەڵام بۆ 2017 ڕێفراندۆم لە بواری پراکتیکیەوە لە بواری جێبەجێکردنەوە شکستی هێنا. هەرچەند ڕێفراندۆم شکستی نەهێنا، ڕێفراندۆم سەرکەوت، بەڵام خودی پرۆسەکە بۆ بوون بە دەوڵەت شکستی هێنا. بەڵام بۆ هۆکار چ بوو کە هیچ وڵاتێک تەنانەت ئەوانەی هاوپەیمان بوون لە شەڕی دژ بە داعش هاوکاری کوردیان نەکرد و ئامادە نەبوون ئێعتراف بەوە بکەن کە کوردستان دەبێت بێتە خاوەن کیان و دەوڵەتی خۆی. هەر لەو کاتدا کۆمەڵێک لایەن کۆمەڵێک خەڵکی ئاکادمیسیەن و ڕۆشنبیر کە دیارە ئەمریکا شەر ئەو داوایی کردبوو لە هەرێمی کوردستان کە ئێستا کاتی نییە دەست ڕابگرن، بەڵام بەداخەوە بە قسەی وڵاتانی زلهێز نەکرا و من پێم وابێت لە کاتێکی نەگونجاودا ڕێفراندۆمەکە بەڕێوە چوو. ڕێفراندۆمەکە ورە و ئیرادەی میلەتی کوردی زۆر بەرز کردەوە، بەڵام دیتمانی دی بەشێکی زۆر لە خاکی کوردستان جارێکی دیکە لە دەست چوو، قوتی خەڵکی کوردستان بڕدرا. بۆیە کاتەکەی بەداخەوە گونجاو نەبوو. مرۆڤی سیاسی، تاکی سیاسی کورد
هەروەکی کوتم دەبێ هەڕەشەکان بکاتە دەرفەت و بزانێ لە چ کاتێکدا چ مۆرەیەک بەکاربێنێ کە بتوانێ وەڵام بداتەوە. ئەگەر لە 2012دا 2013دا کاتێک ئەرتەشی عێراق چەک و جبەکانی بەجێ دەهێشت و ڕای دەکرد لە دەستی داعش و کورد مقاومەتی دەکرد، ئەو کات هەلی ئەوە بوو کە کورد بڵێ من ناتوانم لەگەڵ عێراقێک بمێنمەوە کە ناتوانێ و توانای پارێزگاریکردن لە خۆشی نییە. باشترین دەرفەت لە بەردەمدا بوو. یانلانی کەم لە 2003دا عەرەب نەیتوانی بخۆ بگرێتەوە. سەدام ڕووخا بوو و کورد خاوەن قەوارەیەک بوو، ئینسجامێکی هەبوو، حیزبی سیاسی هەبوو. لەو کاتیشدا یەکێک لەو دەرفەتانە بوو کە کورد دەیتوانی ببێتە خاوەن کیانی خۆی، بەڵام بەداخەوە نەیکرد. وا بزانم پۆل بریمێرە لە بەشێک لە بیرەوەرەکانیدا باس لەوە دەکا، دەڵێ لە دوای ڕووخانی سەدام کە کورد زۆری هاوکاری ئەمریکا و هاوپەیمانان کرد، وتمان بڕۆنە لای بەڕێزان کاک مەسعود و مام جەلال بڵێن چتان دەوێ بۆتان دابین دەکەین. خۆ ڕەنگە بۆشیان دابین نەکردیان لە چوارچێوەی قسەدا بوو بێ، بەڵام دەڵێت جۆرج بوش کوتی چیان دەوێ بیان دەنێ. بەداخەوە تاکی سەرکردەی کورد لەو کاتدا زیاتر داوای چەک و پارەیان کردم بۆ چەک بۆ خۆپاراستن، چکە بەردەوام ئەو ترسە هەبوو. ئێمە لە شاخ گەڕاوبووینەوە، پێشمەرگە بووین، بەردەوام ترسی ئەوەمان هەبوو کە داگیرکەرێک هێرش بکاتەوە سەرمان و کەواتە چەکمان هەبێ، خۆ تەیار بکەین بە چەک. چەک و پارەیان داوا کرد و تەنانەت پۆل بریمێر دەڵێ ترسی ئەوەمان هەبوو کە کوردەکان داوای سەربەخۆیی بکەنەوە. بە جۆرج بوشم کوت ئەدی ئەگە داوای سەربەخۆیان کرد تی ڕاستە زۆر گران دەکەوێت لە سەرمان، بەڵام قبوڵی دەکەین. کەواتە هەم لە 2003دا و هەم لە 2013دا دەرفەتێکی گرنگ لە بەردەم کورد لە باشووری کوردستان هەبوو، بەڵام نەیتوانی بە دروستی کەڵکی لێوەرە بگرێت. لە 2024 ڕێک دوای 12 ساڵ هەروەکی پێشتر باسم کرد، بە شارەسەت تێک ڕووخا و کۆتایی پێهات. ئەنە ڕێک 12 ساڵ دوای ئەوەی کە ڕۆژاوای کوردستان ئازاد بوو. لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە باسی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستانمان کرد و ئێستا ئەو فکرەی کە بۆ نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و ئەو پازلەی کە دەبێ سربەخۆیی کوردستان دروست بکە لە باشوور قەوارەیەک دروست بووە، لە ڕۆژاوای کوردستان قەوارەیەک دروست بووە. لە 2022دا دەرفەتێک لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو. شۆڕشی ژینا بە دروشمی ژن ژیان ئازادی سەری هەڵدا و ڕژیمی ئێرانی گەیاندە لێواری ڕووخان. لە ئاستی نێونەتەوەیشدا هەموو وڵاتان هاتنە سەر خەت، بەڵام بەداخەوە نەبوونی ئینسجام و یەکگرتووی لە ناو هێز و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەو دەرفەتەشی لە قیسدا. کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک چۆن لە 1970 دەرفەتێکی لەبەردەم دەست بوو، بەڵام تاکی سیاسی و سەرکردەی سیاسی کورد لەو کاتیشدا لە دەستیاندا و خومەینی هاتە سەرکار. لە 2024دا لە 2022دا لە شۆڕشی ژینادا بەداخەوە ئەو دەرفەتە لە دەست چوو. ڕژیمی ئێرانی هەروەکو کتم گەیاندە لێواری ڕووخان و ئەو ڕژیمەی هێنایە حەدی ئەوەی کە تێک بڕمێ و ئێستاش ئاسەوارەکانی بەسەر ئەو ڕژیمەوە هەر ماوەتەوە و
چەخماخیەکی بچووکی پێویستە بۆ ئەوەی کە سەر لە نوێ سەر هەڵبداتەوە و درێژەی هەبێتە ڕووخانی ئەم ڕژیمە. بەڵام درێژەی هەمان سیاست بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. 7 ئۆکتۆبری 2023 حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل بە ڕێپێشاندەری و بە پشتیوانی ئێرانەکان ئێران. ئیسرائیل دەرفەتەکەی قۆستەوە و دەستی کرد بە لێدان لە پرۆکسیەکانی ئێران، لە دەست و پەیوەندیەکانی ئێران، لە حیزب الله و حەماس و حوسیەکانی یەمەن و تەنانەت هەشتی شەعبی و ئەوانەی کە پیان دەوترێ ئێران خەریکی دروستکردنی هەمان هیلالی شیعی یا بەرەی مقاومەت بوو. ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا دەستی کرد بە لێدان لەوانە و لێرەدا ئەوجار تارگێت ئێران و کوردی ڕۆژهەڵات بوو. دەنا دڵنیاتان دەکەمەوە ڕووخانی ئێرانی ئێستا چ جمهوری ئیسلامی بێ و چه هەر ڕژیمێک بێ لە قازانجی فارسدا نابێ. ئەگەر بڕیار بێ نەتەوەی قازانج بکە لە ڕووخانی ڕژیمی ئێستای ئێراندا بێگومان دیسانەکانێ نەتەوەی کووردە، کەواتە دەستیان کرد بە لێدان لە دەست و پەیوەندیەکانی ڕژیمی ئێران و تێکدانی ئەو هیلالە شیعیە یا ئەو بەرەی مقاومەتەی کە ئێران ساڵەها بوو کاری بۆ دەکرد و پەلی هاویش بوو هەموو جیهان. لە 2025 دوای ئەوەی کە دەست و پەیوەندیەکان و پرۆکسیەکانی ئێرانی کورت کردەوە، واتە دەیکوت ئێران وەک ئۆختاپوسێک وایە، وەک هەشت پێیەک وایە کە لە پێیەکانیدا ما بۆ سەری یا ماکەی ئەو ترۆر و ترۆریزمە نێودەوڵەتێکە لە هەموو جیهاندا دەنگی داوەتەوە کەویش ماکەکەی ڕژیمی ئێرانە. دیتمان کە لە 2025دا هێرشی کردە سەر کۆمەڵێک بنکە و کۆمەڵێک کەسایەتی گەورەی ئێرانەکان و ئەو ڕژیمە و دیسان زەبرێکی کاریگەر و گەورەیان لە ڕژیمی ئێراندا. هەر لە هەمان ساڵدا لە 2025دا لە پارچەیەکی دیکەی کوردستان پرسی کورد دیسان هاتەوە سەر مێز، بەڵام بە شێوازێکی دیکە. ئەوجار داگیرکەری تورک پرسی کوردی هێناوە سەر مێز، چونکە هەستی بەو مەترسیە کرد کە گۆڕانکاری لە نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئارادایە و ئەوە تورکیەشی لێ بێبەش نابێ. بۆیە کەسێکی وەک دەوڵەت باخچەلی کە ڕەگەز پەرستە هات پێشنیاری ئەوەیدا کە با بێین لەگەڵ کوردەکان ئاشت بینەوە و پێکاکاژە و ئامادەی هەبوو بە پێی دروشمێک کە هەیەی دیارە برایەتی گەلان کۆنفدرالیزمی دموکراتیک پێشوازی لەو بڕیارەی داگیرکەری تورک کرد. تورکیا عاشقی چاوی جوانی کورد و چارەسەری پرسی کورد نییە لە باکووری کوردستان. هەروەکی کوتم ترس لەو گۆڕانکاریانە ناچاری کرد کە بێ بڵێ با پرۆسەیەکی ئاشتی لە تورکیە بەڕێوە بەرین. تورکیە دەیهەوێ لە ڕاستیدا ئەو بڕیارەی کە کاتی خۆی لە لۆزاندا بە حەسەن خەیری کرد لە ڕاستیدا ئەمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان بە پەکەکەی بکا بڵێ ئێمە برای یەکترین، کورد و تورک برای یەکترن، کە دیارە بە پێی ئەو سنگ و قورسایی پەکەکە بە تایبەتی ئێستا شوێنێکی وەک ڕۆژاوای کوردستانی بەدەستەوەیە. ئەو جار
نابێتە ئەو خۆراکەی کە تورکیا بهێ ئاوە بە ئاسانی قوتی بدا وەک سەردەمی لۆزان. و من پێم وابێ سەرڕای ئەوەی کە تورکەکان ئامادەنی، بەڵام بۆ خۆپاراستنیان بۆ ئەوەی کە زیاتر دابەش نەبێ خاکەکەیان و لە کۆمەڵگای نێودەوڵەتیدا فشاری زیاتریان نەخرێتە سەری، ناچار ملکەچی ئەوە بوون کە هەندێک ماف بە کورد بدەن. ئەوانە هەموو نیشانن و هەمویان تەواوکەری یەک پازڵن کە کوتم دەبێتە کوردستانێکی ئازاد و سربەخۆ و دروستکردنی کیانێک بۆ کورد. ئیسرائیل لەلایەکەوە خەریکی کێشانی کریدۆرێکە بە ناوی داوت. کریدۆری داوت لە زەرەر و بەرژەوەن زەرەر و لە زەرەری هەموو ئەوانەدایە کە خاک کوردستانیان داگیر کرد. هەم تورکیە پێی زەرەرمەندە، هەم سووریا، هەم عێراق و هەم ئێران، و هەمووشی لەوە ترساون. بەڵام لەو نێوەدا دەیان هەوێ کورد بکەنە خاوەنی کۆمەڵێک دەستکەوت. کورد لانی کەم لە هەندێک ناوچە بگەێنە سەر دەریا تەنانەت، سەر ئاو، ئاوی ئازاد، چ لە ڕۆژهەڵاتی کوردستان تا سەر کەنداو و چ لە ڕۆژاوای کوردستان. و ئەوانە هەموو ڕێگە خۆشکەرن بۆ ئەوەی کە کورد بتوانێ بەبێ ئەوەی کە ئابلۆقە و گەمارۆی نێو ناوچەیی کاریگەری و تەئسیری لەسەر بکە، ئەو ئامادەی هەبێ کە بتوانێ خۆی بەڕێوە بەرێ و ئەو کیانە لەلایەن کوردەوە بەڕێوە بچێت. هەروەکی باسم کرد گۆڕانکاریەکە لە نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڕانەوەی بۆ نییە. ینی ئەو دیزاینکردنەوەیە هەم فەڕانسەویەکان کەوتونە و باوەڕە کە دەبێت دیزاین بکرێتەوە، قازانج و بەرژەوەندیان لەوەدایە، هەم بریتانیایەکان و هەم بەشێکی زۆر لە وڵاتانی ئوروپایی و تەنانەت وڵاتانی عەرەبی ناوچەکەش کە دەبێت ئەو گۆڕانکاریانە لە نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بێ. چونکە ئێرانێکی بەو گەورەیە و خاوەن هێزێکی ئەتۆمی خۆ هەر مەترسی نییە بۆ سەر نەتەوەی کورد، مەترسیە بۆ سەر ئوروپاش، مەترسیە بۆ سەر عەرەبستانی سەعودیش، بۆیە عەرەبەکانیش بەوە ڕازی نین کە ئێران بەو قەبارە گەورە بمێنێتەوە، یا تورکیا عەرەبستان بە مەترسی دەزانێ بۆ خۆی، چکە دەیەوێ وا کار لەسەر ئەوە بکا کە ڕێبەری جیهانی ئیسلامی سونی بەدەستەوە بکرێت. کەواتە عەرەبستان نەقەبوڵ دەکات تورکیەیەکی ئیخوانی، سووریەیەکی ئیخوانی لە نزیک سنوورەکانی ئەو دروست بن. بۆ ئیسرائیل مەترسیە، بۆ عەرەبستان مەترسیە و بۆ کۆمەڵگای نێودەوڵەتیش مەترسیە. کەواتە هەموو وڵاتانی زلهێزی جیهانی ئەمڕۆ کەوتونە ئەو باوەڕێکە پێویستە پاڵپشتی و پشتگیری نەتەوەی کورد بکەن بۆ ئەوەی کە لە ناوچەکەدا هاوپەیمانێکی گەورە و گرنگیان هەبێ بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان. سیاست ینی ئەوە. سیاست ئەوە نییە من دۆستایەتیم لەگەڵ وڵاتێکە بێ بڵێ لەبەر خاتری دۆستایەتی تۆ من دێم یارمەتیت دەدەم تۆ ببی بە خاوەن دەوڵەت و کیانی خۆت. نا، ئەو بۆ بەرژەوەندی خۆی دەیکا، کەواتە ئێمەی کوردیش پێویستە بۆ بەرژەوەندی نەتەوەیمان هەر وڵاتێک جیا لە داگیرکەرانی کوردستان ئامادە بێ یارمەتیمان بدا، چ ئیسرائیل بێ، چ عەرەبستانی سەعودی بێ، چ ئوروپا بێ، دەستی یارمەتی بۆ درێژ بکەین و لەو بوارە بێینە دەرێکە نا ئیسرائیل فلستینی دەکوژێ، نا
تورکیا وڵاتێکی مسلمانە، ئێران مسلمانە، با لەوە بینە دەرێ. ڕاستە کوشتنی منداڵ و ژن خەڵکی سڤیل و مەدەنی تاوانە، بەڵام کەنجێ عەرەبێکی فلستینی هات کوتی ئەرێ ڕژیمی سەددام، ئەرێ ڕژیمی ئێران خۆ ئێوەش ئیسلامین، ئەرێ بۆ کورد دەکوژن، خۆ کورد مسلمانن. کەنجێ کۆمەلگای عەرەبی هات بڵێ ئەرێ وڵاتانی ئێران و عێراق و سووریا و تورکیا ئەرێ کورد مسلمانە بۆ دەیان کوژن، ئەرێ خومەینی بۆ تۆ فتوای جیهاد بە دژی کورد دەدەی دەڵێ ئەوانە کافرن بڕۆن بیان کوژن. کەنجێ عەرەبێک، فارسێک، تورکێک هات لەسەر ئێمەوە جواب بێ کە ئێمە ئەوڕۆ بڵێین ئیسرائیل منداڵی عەرەب دەکوژێ، ئێمە ئامادەین یارمەتی فلستین بدەین. کارە ساتە. و من زۆر جار لە قسەکانمدا کوتومە بۆ دروستکردنی کیان و دەوڵەتی سەربەخۆی خۆمان، هەرچەند کۆمەلگای جیهانی ئێستا لەگەڵمانە، بەڵام پێویستە ئەو فکرە داگیرکاریەی، ئەو فکرەی کە داگیرکەر لە نێو بیر و زەین و مێشکی ئێمەدا دروستی کردو بیسڕینەوە، تووڕی هەڵدەین. و کیان و دەوڵەتی سەربەخۆ لە ناو مێشکی تاک بە تاکی کۆمەلگای کوردستان دروست بکەین، لە ناو مێشکی منداڵەکانماندا نەقشەی کوردستانی سەربەخۆ دروست بکەین. و ئەو کاتە کە دەتوانین ئومێدەوار بین بەوەی کە ئێمە دەبینە خاوەن کیانی خۆمان. دیارە یەکگرتووی و یەکڕیزی ناو ماڵی کورد ئێستا بەداخەوە لە ئارادا نییە بەو شێوە، بەڵام بە پێی ئەو دانیشتانەی کە ئێمە لەگەڵ وڵاتان هەمان بۆ کورد یەکگرتوو بێ و یەکگرتوو نەبێ، بە زەبری ئەو وڵاتانە دیسانیش دڵم لەبەر خاتری قازانج و مەنفعەتی خۆیان کورد دەخەنە پاڵ یەک و دەوڵەت و کیانێکی بۆ دروست دەکەن کە ببێتە پێگەیەکی قایم بۆ ئەوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەدا. من دیارە قسەیەکی ترم نەماوە، ئەگەر پرسیارێک شتێکی شەبوو بە پێی توانە لە خزمەتتاندا دەم. دەست خۆش بێ کاگاشتیاکۆ ماندوو نەبی بۆ سپاس بۆ بابەتە گرنگەکەی کاک ئاشتیاکۆی خۆشەویست. بەڕاستی پرسێکی زۆر زۆر گرنگە. ئێمە لەوەتەی هین لێمانە درێ بچوو بکرینەوە، تەنانەت لە ناو خۆشمانە خۆی قسەیەکی کوردی زۆر جوان هەیە بەڕاستی، ئەڵێ ئەگەر دار کرمی لە خۆی نەبێ ئەو دارە هیچی لێ نایە بەڕاستی. بۆی ئێمە ببورن بۆ ئەم قسەیە، بەڵام بڕوا بکەن ئێمە کرمەکە لە ناو خۆمانە، ئێمە ڤایرۆسەکە لە ناو خۆمانایە، چکە هەر نەتەوەیەک لە بنچینەوە بێوێت دروست ببێت دەبێت هەوڵ بدرێ بۆ ئەوی لە ناوخۆی خۆی ڕێکخاتەوە، ناوخۆی خۆی یەک خاتەوە، نەک پەکی بخا بەڕاستی. سپاسانەکەم. ئێستا من پرسیارەکانتان لێوەرەگرم، بەڵام بەل لێکدانەوەم کردو بۆ مێژوو بۆ وێنە کاتێک باسی لۆزانم کردو تەنیا وەک مێژوویەک نەمگێڕاوەتەوە کە لۆزان بۆ بەسەر کورد هات. لێکدانەوەم بۆ کردو کە هۆکاری دروستبوونی لۆزان و سەرکەوتنی لۆزان چ بوو کە تورک توانی سەرکەوێ بەسەر کورددا، یا سیڤەر و هەموو پەیماننامەکانی بەگشتی پرسی کورد تا شۆڕشی ژینا و هەموو ئەوانەی لە خۆ گرتۆ. و لە ڕاستیدا دەتوانم بڵێم ئەوە کۆکراوەی نزیکەی 20 ساڵ خەبات و تێکۆشانی خۆمە لە ڕاستیدا و کۆم کردوتەوە. دیارە ئەوە دوایین کتێبم نییە، دوایین کتێبم لە پەیوەندی بە داگیرکاری فارس و ئێرانی دەستکرد و جەعلیدایە کە دیارەوەم پێیە، بەڵام